ئێمە بە گروپێک لە مامۆستایان لە کۆلێژی زانست زانکۆی ڕاپەڕین سەر ڕای کاری ڕئیسی ڕۆژانەمان کە پێدانی وانەیە بە خوێندکاران ئیشی تری دەمی مامۆستایانی زانکۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستیە. ئێمەش جاوەکو کۆلێژی زانست زانکۆی ڕاپەڕین مدەیەکە سەرقاڵی کاری توێژینەوەی لەسەر گیانەوەری تاقیگە. بۆ گیانەوەری تاقیگە چونکە هەموو ئەو توێژینەوانی کە لەسەر تەندروستی ئینسان پێویستە بکرێت ئەبێ لەسەر گیانەوەری تاقیگە ئەنجام بدرێت کە بڵین لە ڕووی پێکهاتەوە فسیۆلۆجی سیمیانە توانین بڵین لەگەڵ ئێمە هاوتا و چونیەکەن. ئێمە لەسەر کۆمەڵێک مۆدل ئیش دەکەین. هەر ئەندامێک لە لەشی جرجەکە بە مادەی کیمیاییان بە هۆکارێکی بڵین تەشریحی لە کار دەخین یا دەیوەستەین و دوایی کۆمەڵێک چارەسەر بەکاردێن بۆ چارەسەر و گێڕانەوەی کاری ڕۆژانەی ئەندامی جرجەکە بۆ حاڵەتی ئاسایی خۆی کەواتە هەڵسەنگاندنی کاریگەری ئەو مادە جیایەیە کە بڵین وەکو چارەسەر بەکاری دێین. ئێستا ئێمە حالیان لە دوای ئەنجامدانی چەند توێژینەوەیەک لەسەر نەخۆشی جگەر بۆ جرج و بەکارهێنانی جیادەرمانی ئەم مۆدەڵی ئەمڕۆمان کە ئیشی لەسەر دەکەین و هەرزی جەناتانی دەکەین ئەوەیە کە ئێمە جرجەکان تووشی قەڵەوبوون دەکەین. ئەمڕۆ قەڵەوبوون کێشەیەکی جیهانیە لە دنیادا بەتایبەت لە ئەوروپا و ئەمریکادا. بۆیە ئێمە بە پرۆپۆزەڵێکی تایبەت بە خواردنێکی تایبەت کە دەیگرینەوە ئێمە جرجەکە لە ماوەیەکی دیاریکراودا قەڵەو دەکەین بە توێژینەوە کە سەلماندان ئەم جرجە قەڵەو بۆ دوای ئەوە کۆمەڵێک جیادەرمانی بە تایبەتی کە لە سنووری بتوێن پشدەردا بەکاردێت وەکو خواردنی بەهارە ئێمە دەرمانیان لە دروست دەکەین و بڵێن لە چارەسەری قەڵەوەکە بەکاردێنین جگە لە ئەو چارەسەرە سەرەتاییە زانستی کە بڵێن ستانداردەی کە ڕاضەکردن وەرزشکردن بۆ بەکاردێت جگەلەوە وەرزشی بە جرجەکان دەکەین بەڵام بەراورد دەکەین لەگەڵ ئەم جیادەرمانیانە کە خۆمان دروستمان کردو ڕۆژانە جگە لەو خواردنەی کە وەکو قەڵەوبوون دەیدین بە جرجەکان و بەکاریشی دەین بۆی بزانین ئایا ئەم دەرمانەی کە لە جیابەهارەی ناوچەی بتوێنە پشدەر دەستمان خستووە ڕێگری دەکات لە قەڵەوبوون یاخودنا. دوای پێدانی 2 مانگ لە پێدانی چارەسەر بۆ جرجەکان هەڵدەستین بە تەشریحکردنی و هەروەها وەرگرتنی خوێن سەرەتا ئەو گواستنەوەی خوێن بۆ مختبەرێک کە هەموو تێسانەی تێدا دەکرێت و هەموو پارامترانەی تێدا دەکەین کە پێویستمان پێێتی و دواتر هەڵدەستین بە پشکنینی فیزیایی بۆ ئەندام و ئەندامچەکانی جرجەکە بزانین هیچ حاڵەتێکی ئەبنۆرماڵ هەیە و دواتر هەڵدەستین بە کۆکردنەوەی داتاکان لە هەر گروپێک سامپڵی خوێنمان پێویستە و دواتر ئەو گۆڕانکاریانی کە بە سەر ئۆرگانی جرجەکەدا هاتووە تۆماریان دەکەین و دواتر دەست دەکەین بە بەراوردی داتاکان لە نێوان هەر گروپێکدا.